لە خزمەت ئێوە بەڕێز و خۆشەویست دەبین لە پێشکەشکردنی بابەتێک لە ژێرناوی خولی قەڵا بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی خولێکی دوو ڕۆژەی بۆ ژمارەیەک لە گەنجان و نەوجەوانان کردەوە. لە خولەکەدا چەندین وانەی ئیمانی و ڕۆحی و قورئان و فەرموودە و هۆشیاری و تەندروستی و وەرزش و پەرەپێدانی مرۆیی لەلایەن مامۆستایانی بازموونەوە وترانەوە. سەرپەرشتیارێکی خولەکەش دەڵێت ئامانجمان دۆزینەوەی توانە شاراوەکانی گەنجان و پەرەپێدانیانە. سپاس لە بەخوای پەروەردیگار توانیمان زیاتر لە بۆ 90 قوتابی یاخود بڵێم گەنج و لاو و نەوجەوانی مەڵبەندەکەمان دەورەیەک یاخود خولێکی دوو ڕۆژە بکەینەوە لەژێر ناونیشانی خولی قەڵا. ئەو خولە دیارە چەند بابەتێکی لەخۆ گرت، بابەتی ئیمانی و بابەتی ڕوحی و قورئان و فەرموودە و بابەتی ڕەوشت و ئاکارە بەرزەکان و کۆمەڵێک بابەتی تری هۆشیاری وەکو هۆشیاری تەندروستی و فریاگوزاری سەرەتایی و بابەتی دەرونی و بابەتی تەنمیەی بەشەری و پەرەپێدانی مرۆیی. لە هەمان کاتدا هەندێک بابەتی وەرزشی وەکو بابەتی تۆپی بالا و تۆپی پێ و تەنانەت یاری تایکواندۆ لە ئایندەیەکی نزیکدا چۆن ئێمە تەنهامان کردبوو بۆ برایان و بۆ کوڕەکانمان بە هەمان شێوە شێوازە خولێکی ئەوها بۆ کچەکان دەکەینەوە بە مامۆستای پسپۆڕی ئافرەت و کۆمەڵێک بابەتی تری تایبەت بە ئافرەتان و بە خوشکان. لە خولی قەڵادا نزیکەی 100 فێرخواز لە نێوان تەمەنەکانی 12 بۆ 18 ساڵی بەشدار بوون. لە ڕۆژی یەکەمی خولەکەدا وانەیەکی گشتی بەسەرجەم قوتابیان وترایەوە و لە ڕۆژی دووەمیشدا بە گوێرەی تەمەنیان قوتابیەکان بەسەر دوو ئازدا دابەشکران. بەشێک لەو قوتابیانەی لە خولەکەدا بەشدار بوون. بەم شێوازە گرنگی خولی لەم زۆرە بۆ ئێستای گەنج و نەوجەوانان دەخەنە ڕوو. دەستخۆشی لە مەڵبەندی سێی هەولێر دەکەم کە خولیان بۆ گەنجان و نێوجەوانان و لاوان کردوتەوە. بەڕاستی ئەوە خولێکی زۆر بە ئیسفادەیە. هیوادارم کە هەموو ساڵێک ئەم خولە بکرێتەوە بە تایبەتی لەم خولەدا یاری هەیە وەکو تۆپانێ و تایڕە و وەکو دەرسەکانیش وەکو ئادابی یاریکردن و بەجێکردنی دایک و باوک. خولێکی جیاواز بوو لە خولەکانی تر شێوازی کردنەوەیەکی زۆر باش مامۆستایەکی باش دەستی مامۆستای باش چونکە لە شێوازی تەقلیدی و کلاسیکی کۆن جودا بوو چونکە فرە بابەت بوو بابەتی جیاوازی تێدا بوو وەکو هۆشیاری تەندروستی بوو گەشەپێدانی مرۆیی. ئەو خولانە لە خزمەت گەنجان چونکە گەنج لەم زەمان پێویستی بەو خولانەیە بۆ هۆشیاربوونەوە بۆ ڕووناکبوونەوەی بیر و ڕاکانی پێویستی زۆر بەم خولانەیە و گەنج زۆر ئیسفادە لەم خولانە دەکات. هیوادارین بەردەوام بێت. زۆر سپاس مامۆستایان دەکەم کە هەستان بە سازدانی ئەم خولە. بەڕاستی خولێکی زۆر بەسوود بوو. هیوادارم هەموو ساڵێک ئەو خولە بکرێتەوە واروە ئەو خولە زۆر شتی بۆ ئێمەی منداڵ و بۆ تەنانەت گەنجانیش بە ئیسفادە زۆر بەسوود بوو. مەڵبەندی سێی هەولێر بەشی پەروەردە و بانگەواز بە مەبەستی دیاریکردن و بەرەو پێشبردنی تواناکانی گەنجان ساڵانە چەندین خول لە بوارە جیاجیاکان بۆ گەنج و لاو و نەوجەوانان بەڕێوە دەبات. ئەم ساڵیش جیاواز لە ساڵانی ڕابردوو خولەکە ماوەی دوو ڕۆژی خایاند. چەند بابەتێکی نوێش بۆ خولەکە زیاد کرا و هاوڕیاریشە لە ماوەیەکی نزیکدا خولێکی لەم شێوەیە بۆ کچانی فێرخواز بکرێتەوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.